بسم الله الرحمن الرحيم. سلااو لە هەموو خزمان و برادران و هاوڕێیەکانم دەکەم. وابزانم زۆرتان ئەم دەناسن. من حەمەد تاتۆم، چەند ساڵێکی تاتۆ دەکەم. ئەوڕۆ 5 مانگە ڕۆژی جومعە نوێژی بەیانیم کرد و وعدم بەخوای خۆمدا تۆبەم کرد دارەشکە بە حەیاتی هەرچی پارەی حرامە وەری ناگرم. و ئێستاش حالێن تەقریبی 7500 یۆرۆی قاچاغم هەیە. لەو دووسێ ڕۆژەوەری دەگرم کە ئیشی قاچاغ دەکەم لە ئەسینەم، لێوەنانم ئێستا و ئەسین هەیە. وعدم بەخوای خۆمدا ئەو پارێش وەرناگرم، پارەی حرام ناوێ. ئەوە جیهازی تاتوێکم کە پارەی زۆریش پێ دراوە لێرە. ئەوە هەر هەموو ئەشیاکانم فڕێدایانە و بەحرەکە. ئەوە جەنتای تاتوێکەمە لێرە. ئەوەی کە ئیشی تاتوێ پێ دەکەم، هەر جیهازێک لەوانە بای 200-300 یۆرۆیە. ئەوە حبروشتەکان ئەوەش جەنتایەکە. ئەلحەمدوللا ئینشاءڵڵا بە حەیاتی زارشکە هەرچی ئیشی حرامە لێ نێزیک ناکەمەوە. ئەوڕۆ ڕۆژی جومعەیە 5 مانگە دەستم لەسەر قورعاندانە. وعدم بەخوای خۆمدا جارشکە ئیشی حرام ناکەم، چونکە ئەوەی بە حرام پێیان کرد بە حرامیش دامنایەوە. هیوادارم جا لێم تێبگەن و کەسیش بەشتە هیچ شتێکی لێک نەداتەوە. ئیتر لەبەر خاتری هیچ کەسێک شەو شتم نەکردووە، تەنها لەبەر خاتری ئەو خوایە گەورەیە کە تازە شعورم پێ کردووە کە دەبات چەند ساڵ پێش ئێستا شعوری پێ بکەم. ئەو ژیانەی ماوە بە ئیزنی خوای خۆم بەبێ گوناح بەسەری دەبم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.